دوای ماندووبوون و خەرجێکی زۆر بەرهەمی تەماتەی جۆتیارانی سۆران پێگەیشت، بەڵام ئەوان دەڵێن لە بەرهەمەکەمان زەرمەندین و تەنیا ماندوێتی و خەرجیەکەیمان بۆ ماوەتەوە. هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ ئەوەی حکوومەت هاوکاریان ناکات و هیچ پلانێکی نییە بۆ ئەوەی پشتگیری جۆتیاران و بەرهەمی نێوخۆیی بکات. زۆر زۆریش هەر فەلاحەکی لێ پرسێ خواخوایتی بگەتەوە مەسرفەکەی خۆش. هەری وەڵڵا زۆر هۆکارەکەی ئەوەیە لە دەرەوە ڕێگریە ناکەن، لە دەرەوە تەماتێکی زۆر ئاورداکەن. بەنسبەت فەلاح بەڕاستی زۆربەی زۆریان زەرمەندن. هیوادارن حکومەت ئاوڕۆژیان لێ بدات و بە تایبەتیش وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانیا و هاوڕێکی زدی لە فەلعەکان دەتوت. ئەمەوەکو فەلاحین لە وەڕنی بڕشینی زیینی لێ تەماتەن هینا وەکو ماندبوونشی زۆرە نێکرێ و ئەوەش تەماتێ نافرۆشێ. کیلۆی 200 دینار 300 زیاتر نییە. زۆتیارانی سۆران بەرهەمەکانیان لە باشترین و لە بارترین کەشوهەوا کە کەشوهەوای کوێستانە بەرهەم دەهێنن، بەڵام حکوومەت تەنانەت ڕێگەوبانیشی بۆ چاک نەکردوون کە یەکەم هەنگاوی پەرەپێدان و بوجاننەوەی کەرتی کشت و کاڵام. ئێمە وەکو جوتیارانی دەڤەری سۆران بەڕاستی زۆر زەرمەندی لە هەموو ڕۆیچووە. یەک ئێستا بۆ نمونە ئەو بارە تەماتەیە لە هۆرنێ لە سیدەکانی منە لە سە حەدودێ 2 ساعتونیەوە بەس لە خۆری ڕووم هەر کیلۆکی 120 دیناری مەسکرەیە، سەلەکەی 750 دینارە لەسەر جوتیارە هەر کیلۆکی بە 200 دیناری ئێستا بە 350 دینار میفرۆشتێ. مەسرفان گرانە. پارا وەختەی چێمیا چیسی بە 700,000 بوو، ئێستا ئیرانی دێ بە 50,000. ئەو وەختەی بنزین بە 500 دیناری بێستە بە 1250 دەکەن. بەڕێوەبەری کشت و کاڵی سۆرانیش هۆکاری زەرمەندبوونی جۆتیاران دەگەڕێنێتەوە بۆ کەمی ڕۆشنبیری کشت و کاڵی. دەشڵێت ناکرێت جۆتیاران هەموویان یەک جۆر بەرهەم دابچێنن، چونکە ئەو بەرهەمە بە بڕێکی زۆر دەکەوێتە بازاڕەوە و ساغبوونەوەی زەحمەت دەبێت. برایانی جوتیاری ئێمە ڕۆشنبیری کشت و کاڵیان لە ئاسێکی پێویست نییە. ئیشی ئێمە لەولایەنەوە لە ڕێڕێنمای کشت و کاڵیەوە هاوکارین و دەستمان بە هەڵمەتێکی فراوان کردووە بەردەوام لەوەین کە ڕیتمی چاندن بگۆڕین. ناکرێت لە وەرزی پێگەیشتندا هەمووی جوتیارەکانمان پێکەوە تەماتە و خەیار بچێنن. ئەم چاندنی ئەم تەماتە و خەیارە لەم بازاڕەیە چی لێکرێ هەمووی ساغ نابێتەوە. دەڤەری سۆران ناوچەیەکی بەرفراوان و بەپیت و ئاودارە، ناوچەیەکی لەبار و گونجاوە بۆ کشت و کاڵ، نزیکەی 4,000 دۆنم زەوی داچێنراوی هەیە، بەڵام هاوکار نەبوونی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان وای کردووە سوودێکی ئەوتۆ لەم ڕووبەرە بە پیتە وەرنەگیرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.